لە دوای کۆبوونەوەدا یەکێتی و پارتی نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک. یەکێتی داواکاری نوێی هەیە و پارتیش تاوسوێی داواکاریەکانی یەکێتی دەکات. دوێنێ شاندی پارتی و یەکێتی لە سلێمانی کۆبوونەوە. شاندی هەردوولا لە ئاستی لووتکە و سەرۆکی شاندەکان کۆبوونەوە. چاوەڕێ دەکرات ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو ڕەشنووسە بکرێت کە لیژنە تەکنیکیەکانیان ئامادەیان کردووە و دواتریش لە ڕاگەیەنراوێکدا هەردوولا کۆبوونەوەکانیان بە ئیجابی ناوبرد. بەپێی زانیاریەکانی تیوار لە کۆبوونەوەکە هیچ بەرەو پێشچوونێک ڕووی نەداوە و ڕازی نەبوون ڕێکەوتن لەسەر ئەو ڕەشنووسە بکەن کە لە نێوانیاندا ئامادە کراوە. ئەمە جگەلەوەی یەکێتی داواکاری نوێی هەیە. بەپێی زانیاریەکان پارتی ڕازی نییە بۆ داوایی یەکێتی کە داوای کردووە جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆک بەیەکەوە دەنگ و متمانەیان پێ بدرێت لە پەرلەمان. یەکێتی لاری نییە لەوەی پارتی سەرۆکی هەرێم و حکوومەت وەربگرێتەوە. بەمەرجێک دەستکاری بەشێکی یاسا و دەسەڵاتەکان هەروەها پەیڕە و ناوخۆی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بکرێت. بەڵام هێشتا پارتی بەوە ڕازی نییە. جگەلەوەش هێشتا پارتی ڕازی نییە کە سەرۆکی ئەنجومەنی دادوەریش بدرێت بە یەکێتی و بەشێک بێت لە پاکێجی پۆستەکان. بڕیارە شاندی پارتی چاوخشانەوە بە داواکەی یەکێتیدا بکات و سەرچاوەی کەش بە تیواری وت پارتی و یەکێتی لەسەر زۆر خاڵ و وەرزەکاری ڕێکەوتنیان هەیە، بەڵام لەسەر دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی حکوومەت ڕێکەوتن نەکراوە. یەکێتی ئەمە وەک ستراتیژ سەیری دەکات و بە کۆڵەکەی دەسەڵاتەکانی خۆی دادەنێت لە ناو حکوومەتدا، هەر بۆیە ئەگەری هەیە پێکێنانی حکوومەت زیاتر دوام بکەوێت.